ئەرسەلان سوپاس بۆ هەڵکەڵینی فەرەوە پرچێژە معریفیە. سوپاس کاک ئەرسەلانی عەزیز. سینەمای هونەری لە ڕاستیدا وەک دۆمینێک چیتۆ سەبارەت بە سینەما و فەلسفە باز دەکات، بەرزترین ئاستەکانی ئاوێتەبوونی سینەما لەگەڵ فەلسفە و کاتەیە کە خودی سینەما خۆی دەبێتەوە کار و مەودایەک بۆ تێڕامان و تێفکرین. زۆر ڕاستە. جارێکتر سوپاس بۆ ئۆگیدە دەوڵەمەند و ڕوونە سەبارەت بە خەسڵەت و تایبەتمەندیەکانی ئەم جۆرە سینەمایە کە وەمێت دەکەم فیلمسازانی کوردستان بایەخی تەواوی پێ بدەن، چونکە ستایلێکی یەکجار گونجاوە بۆ ئێم. زۆر سوپاس کاک ئەرسەلان، خۆشەویستیم هەیە بە دڵنیاییەوە ئەم ئاوێتە بوونەی سینەما لەگەڵ فکرا. هەندێشت هەیە من نەمیست بچمە ناوی. لە ڕاستیە دۆڵۆس باوەڕی وایە کە سینەما ئەتوانێ فەلسەفاندن بکە، چونکە سینەما ئەتوانێت تیا پرسیار لە چیەتی ژیان و چیەتی شتەکان کا بە وێنە. بەس لەوەش زیاتر دۆڵۆس دەڵێ سینەما پێویستی بە زمانی فەلسەفە نییە تا فەلسەفاندن بکە، بەڵکو بە زمانی خۆی فەلسەفاندنەکە، یعنی بە زمانی خۆی ئەو فەلسەفاندنە دروستەکە. وەک هەموو دیدە فەلسەفیانە کە بێرگمانیان تارکۆفسکی یان کیارۆستەمی بۆ نمونە لە ئیشەکانیانە کردویانە، بە زمانی وێنە فەلسەفەمان بۆ باسەکەنەوە، بۆ جەرنەوە، بۆ خەنەڕوو. 100% لەگەڵتم، ینی هەروەکو ئاسترەک ینی دۆڵۆژیش بڕۆی وایە کە سینەماکاری گەورە ئەبێ بیریاری گەورە بێت، ئەبێ خاوەن معریفە بێت، ئەبێ دیدیشی گەوری معریفی هەبێت بۆی بەرهەمیشی باش بخاتەوە. سوپاس بۆ جەنابتان کاگاوڕێ مستەفا، خۆشەویستیم هەیە. ئێمە بینەریشی لەو شێوەمان هەیە یان ئەبێت دروستی بکەین. ڕەوەند محەممەد، ناتوانین بڵین نیمانە کاک ڕەوەند، دروستیش ناک بە ئێمە دروست ناکرێ. ڕاستیە پرۆسەی هۆشیار بوونەوە پرۆسەیەکی معریفی زاتیە، ئینسان خۆی ئیش لەسەر خۆیەکە، بەڵام ئەکری ئێمە کۆمەکی بکەین بە پیشاندانی کۆمەڵە شتێک کە بیخاتە سەر بیرکردنەوە. ئەم پرسیاری تۆ ئەم باتەوە بۆ تێزەکەی بادیۆ لەسەر سینەما و ئەشکەوتەکەی ئەفلاتۆن کە کاتی ئەوە نییە بچمە سەری. لە ڕاستیە زۆر بە کورتی بادیۆ باوەڕی وا بووکە سینەماکار وەکو فەیلسوفەکەی ناو ئەشکەوتەکەی ئەفلاتۆن وایە. لای ئەفلاتۆن خەڵک هەمووی سێبەری شتەکانە بینن، چونکە ڕاهاتون ڕویان لە دیوارێکە، لە پشتەوە ڕووناچیەک هەیە، کۆمەڵی خەڵک لە پشتەوە ڕۆن سێبەری و خەڵکێتە سەر دیوارەکەی بەردەمیان، ئەوان وا ئەزانن ئەم سێبەرانە حەقیقەتی ئەو کەسانە و حەقیقەتی شتەکانە. تەنها یەکیشیان ئاوڕێاتەوە بۆ دواوە سێرەکە. لە ڕاستیە ئەمانە سێبەرن لەسەر دیوار، حەقیقەتەکەەوە تا لە دواوە خەڵکێکە حەقیقەتەکە کە بە بڕۆی ئەفلاتۆن ئەمە فەیلسوفیشی ئەمە ئەم ئاوڕایەتەوە، ئاوڕە معریفیایەتەوە و ئەچێ بە دوای حەقیقەتی شتەکانە، دوای ئەچێتە دەرەوە لە ئەشکەوتەکە بۆ ساتێک چاوی شوێرە بێ، چونکە تیشکی بەهێزی ڕۆژ کە تا ئێستانەی بینیوە، تیشکی بەهێزی معریفە جاری وایە ماوەی ئینسان کوێرەکە لێڵە بێ هیچ نابینێ، کە هەمومان بەو پرۆسەیە ڕۆشتوین. کاتێک لە پڕێکە ئاکەوینە ناو کۆمەڵە کتێبی زۆرەوە، کەوینە ناو کۆمەڵە تیۆرە و فەلسەفەی زۆرەوە، ماوەیە بەس لێڵە چاومان. بەڵام دوایی ئەفلاتۆن یعنی دوایی بەرەبەرە ئەم کەسە چاوی ڕوونە بێتەوە و دێتەوە بە ناو ئەشکەوتەکە بۆی خەڵک ئاگادار بکاتەوە لەوەی لە دەروی ئەشکەوتەکە ئاگوزەرێ. بادیۆ ئەڵێ سینەما ئەتوانێت ئەشکەوتەکەی ئەفلاتۆن بێ، دەرهێنەر ئەتوانێت ئەم کەسە بێ، ئەم فەیلسوفە بێ کە ئەچێتە دەرەوە و یەتەوە لە ڕێی سێبەرەکانەوە حەقیقەتمان بۆ ڕوونەکاتەوە. چونکە سینەما وەک ئەشکەوتەکەی ئەفلاتۆن تاریکە و وێنەکانیش وەک ئەو وێنانی لەسەر شاشەی سینەمای بینین، وەک ئەو سێبەرانەوان کە لە فەلسەفەکەی ئەفلاتۆنە هەیە. بۆیە دەرهێنەری باشەکرێت کۆمەکی خەڵک بکالەوەی بیر بکەنەوە، شتانێکی باش وایەن بۆ بخاتە سەر شاشە کە بیریان پێ بکاتەوە. گەم دەرهێنانەوەی کە باسمان کرد. فیلمی کوردی هەیە نزیک بێت لەم ستایلە، کاک حوسێنی سویدن. ڕاستیە کاک حوسێن فیلمی کوردی تا ئێستا نییە نزیک بێ لەم ستایلە. هیوادارم دروست بێ، هیوادارم هەوڵ بین دروستی بکەین، لە هەوڵی بچوو بچووکەوە دروست ئەبێت، دوایی ئەوێت بەشتی گەورە. ینی شەر نییە ئینسان خەونی گەورە گەورە ببینە یەکسەر،
من زۆر بە تەواضع ئەو ئیشێکی زۆر زۆر بچووکم کردووە کە شتێکی زۆر بچووک و کورتە لەم ماوەیە بە ناوی فیلمی ماسکی چوارەمەوە هەوڵم ماوە ئەم ڕێگەزانەی تراسێندە تڵستایل بخەمە ئیشەکەەوە سیمبڵی تێ بخەم بۆ نمونە سیمبڵ هەندێک سیمبڵ نمونە چیرۆک جێڕانەوە چیرۆک جێڕانەوەیش تەقلیدی نەبێت گرتەی درێژمان هەبێت کۆمەڵێک شت هەیە کە نامەوێت بچمە ناو تەفاسیلی شتەکەەوە بەجێ هەڵم بۆی بینەر ینی هەندێک غمۆزی تیاابێک هەندێک ناڕوونی تیاابێک بینەر وا لە بکات کەمێک گیر بکاتەوە وە گوتم ینی شتێکی زۆر گەورە نییە وە شتێکی کورتە بەڵام هەوڵم داوە ئەمە بکەم هیوادارم لە داهاتووە بتوانین ئەمە بکەین هەرچەندە مێژووی فیلم زۆر فیلمی کوردی زۆر نوێیە بەڵام ئایا فیلمی کوردی بەو قۆناغە جێجانەدا تێپەڕیوە ئێستای فیلمی کوردی لە چ قۆناغێکدایە ڕێزان ساڵح خات و ڕێزان لە ڕاستیان من هی ئەوە نیم مێژووی فیلمی کوردی هەڵسەنگێنم ئیدعای ئەوە ناکەم ناشمێ ئەو بکەم وەک بڵێ خەڵکانێکی زۆر باش ئیشیان کردووە لەو وارەیە و فیلمیان دروست کردووە بەڵام بینەر بێ خۆی ینی بگاتە و قەنعاتی بەم پشتانی کە من باسم کرد کاری لەم شێوەیە کراوە یان بۆ قۆناغانەیان ڕۆشتوین بە بڕای من نەڕۆشتوین بە بڕای من نەڕۆشتوین لەبەر سەبەبیشی زۆر بەسیل نەڕۆشتوین لەبەرەوەی ئێمە ئاگایی و معریفەمان بە سینەما ئاگایی و معریفەیەکی لاواز بۆ پێشتر ینی ئەمە نەخراپەیە نەعیبەیە نە هیچ شتێکە بەڵام سینەما لە دنیاە معریفەیە ئەکادیمیایە خوێندنە ینی هوونەرێکی زۆر وردە مێژوویەکە لە گفتوگۆ و مناقەشاتی فکری لەم شێوەیە کە باسمان کرد بڕۆی تۆ تا معریفە و ورد نەبێ بەرامبەر بە شتێک ناتوانانی بکی یە نەبوونی معریفی وردیش خەتای تۆ نییە بەس لەمە دوا خەتای تۆیە چونکە تۆ هەم سەرچاوی باشە هەیە هەم ئەکادیمیا و هەیە ئێستاەمان لە زانکۆی سلێمانی بۆ نمونە ینی بەشی سینەما هەیە هەم دنیایەک سەرچاوی باش هەیە بۆیە بە ئاگابوون وا ئەکاکە ئێمە ئەم شتە بکەین بۆیە ئەو بە ئاگاییە کەمێک نەبووە لە ڕووی تیۆری و معریفیەوە لەمەژینا خەڵکانێکی باش ئیشی زۆر باش کراوە بینە دەتوانێت هەڵسەنگاندن بۆ ئەوانە بکە بەڕاستی بەگشتی ئەم ستایلانە لە دنیاشدا بەشی فیلمی نوخبە ناوزەت دەکرێن کاک هاوڕێ مستەفا بەڵێ وەکو فیلمی نوخبە ناوزەت دەکرێن بەڵام دایمە ئەبن بە وەکو بڵێ ئیلهام بەخش بۆ سینەما بەعام یعنی ئەم شتانی کە من ئاماژەم پێکرد بڕۆ هەندێک جار لە زۆر فیلمی دنیای سوودیان لێوەرگیراوەتەوە بەڵام دایمە ئەمە نمونە باڵاکەی سینەمان یاخود فیلمن نمونەیە کە تایە فکر و وێنە قۆڵەکەن بە خۆڵی یەکا و شتێکی جیاوازترە خوڵکەن بەڵێ لەوانەیە ڕاستەکی فیلمی نوخبە بێ ستایلی نوخبە بێ بەڵام مانای وانیە نەبێت ئەبێ هەبێ تۆ تا شتیشی نوخبەویت نەبێ شتیشی ینی ئاست کەمتر لەو دروست نابێ ئەگەر سەری سەرەوە بۆش بوو لە خوارەوە هیچ دروست نابێت لە ڕاستیان چی دەربارەی زنجیرە سینەمایەکان ئەوانەش ئەم جاکەرەیە ئەنگرێتەوە زنجیرە سینەمایەکان ساراخان ئەگەر مەبەستت لەوانە بێت کە ئێستا لە نێتفلێکس و ئەوانە دروستەکرێن ینی هەندێکیان تایە شایان بە لەسەر وەستانن ینی شایان بەسەرنجن بەڵام بەشیشی زۆریان لە ڕاستیان نایەنە ئەم کایەوە دەستخۆش بەڕاستیەر کرد کێشا و ماندوو بوویت کاک ئەلی عومەر جێ ڕێز و ستایشە حەزی کۆنی سینەما تیابانە زیندوو کردەوە بەڵام نازانم بۆ بە هیچ خەڵک باسی سینەمای شارلی شاپلنت نەکرد و سەربەست و قوتابخانەیەکی هوونەریە لە ڕاستیە سینەمای شاپلن کاک ئەلی قۆناغی کلاسیکە و فۆرمی ئیشکردنەکەی ینی ژانڕەکەی ژانرای کۆمیدیە تقریبا جیاواز بوو لەم گفتوگۆیی کە ئێمەیکین ئەگەرچی هەوڵی زۆریاوە شتی مانادار بخاتەوە چاپلن بەەوە نییە کە کۆمیدیە
بەڵام تەواو جیاواز بوو لە باسەکی ئێمە بۆیە ئاماژەم پێنەیە مەخمەل بافیش بۆ ستایلە کاری کردووە بەڵێ محاولاتی هەیە مەخمەل باف کاگاوەڕ مستەفا بەڵێ ڕاستە مەخمەل باف گەبا مەسەرن فیلمی گەبەی زۆر فیلمێکی سەرنجڕاکێشە لە ڕاستیە هەم لە تێکەڵکردنی چیرۆک لە جێڕانەوە بە جێڕانەوەیکی جیاواز لە هێنانی هونەر بۆ ناو چیرۆکی سینەما جێڕانەوەی چیرۆک لە ڕێی وێنەی ناو فەرشێکەوە یعنی مەخمەل باف زۆرجی سەرنجە بە فیلمیشی تریشی هەیە کە لەسەر پێم وایە بەهاییەکان کردوێتی کە مۆکمنتەریە پێم وایە ئەوەش زۆر مەخمەل باف جێی سەرنجە سوپاس مانای چی ئەگەر بیت بە پاشا هەر گەدایەکی بچوشی لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی فەلسەفی لە ڕووی فەلسەفیەوە ئەگەر پرسیارەکەی کردوتەوە سایەخان لە ڕاستیە بوون بە پاشا لە فەلسەفەیە خۆی وجودی نییە چونکە فەلسەفە خۆی پرسیاری بەردەوامە فەلسەفە بنکۆڵکردنیشی بەردەوامە یعنی فەلسەفە لەبەرەوەی بەرهەمی لەحزەیەکی ئینسانیە بە بەردەوامی بەخۆیان ئاچێتەوە و پرسیاری تازە ئاکات وەشتی لەگەڵ هاتنی هەر شتێکی تازەیە بۆ ناو وجود فەلسەفە پرسیاری تازەی هەیە بۆیە بوون بە پاشا لە فەلسەفەیە هەرمانەوەیە لە مەقامی گەداییە لە ڕاستیە قسەیشی تەواوە چون شوێنێک نییە تۆ سەرکەویت و بڵێ ئەمە بەرزترینە بە بەردەوام بەرزتر هەیە و بەرزتر هەیە و تا ناکۆتە